ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ئاگرگرتنی نەیزارەکانی دەوروبەری دەریاچەی زرێباری مەریوان. سەپاندنی 5 ساڵ سزای بەندکران بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ. میلی تاریزەکردنی شاری سنا هاوکات لەگەڵ چوونی پزیشکیان بۆ شارە. تاڵانی دارستانەکانی باکووری کوردستان لەلایەن ڕژێمی تورکیاوە. و هۆشداری نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە ئەگەری لە سێداردانی 6 بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانەکانی ڕژیم. ئاگرگرتنی نەیزارەکانی دەوروبەری دەریاچەی زرێباری مەریوان بە پێی ئەو وێنانەی بە دەسمان گەیشتون بە هۆی ئاگرگرتنی نەیزارەکانی دەوروبەری دەریاچەی زرێباری مەریوان زیانێکی زۆر بەر سروشتی ئەو ناوچەیە گەیشتووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەندامانی ڕێکخراوە ژینگەیەکانی ئەو شارە هاوکات لەگەڵ خەڵکی خۆبەخش بە مەبەستی کوژانەوەی ئاگرەکە چوونەتە ئەو ناوچەیە، بەڵام بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی نەک تەنیا یارمەتی ژینگە پارێزان بۆ کوژانەوەی ئاگرەکەی نەداوە، بەڵکو تەنانەت تیمێکی فریاگوزاری خێراشیان ڕەوانەی ئەو ناوچەیە نەکردووە. شایانی باسە لە ساڵانی ڕابردوودا بارەها نەیزارەکانی دەوروبەری ئەو دەریاچەیە ئاگری گرتووە، بەڵام سەرڕای هۆشداری ژینگە پارێزان ڕژێم هیچ هەوڵێکی بە مەبەستی ڕێگریکردن لە ئەم کارە ساتە نەداوە. سەپاندنی 5 ساڵ سزای بەندکران بە سەر هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ. ڕامین خالدی حەسەناوایی هاوڵاتی خەڵکی شاری ورمێ لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە حکمی 5 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا. ناوبراو سەرەتای ساڵی 1404 هەتاوی لەلایەن هێز ئەمنیەکانی ڕژیمەوە لە شاری شنۆ دەست بەسەر کرا و پاشان بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرملێ ڕەوانەی گرتوخانەکانی تڵعاتی شاری نەخەدەکرا. ئەو هاوڵاتیە پاش لێپرسینەوە و ئەشکەنجەیەکی جەستەی و دەرونی زۆر ڕەوانەی بەندینخانەی ناوەندی شاری نەخەدەکرا و سەرەتای مانگی ڕەزبەری ئەم ساڵیش لەلایەن لەقەی دووهەمی دادگای ئینقلابی شاری ورمێ بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 5 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا. میلی تاریزەکردنی شاری سنە هاوکات لەگەڵ چوونی پزیشکیان بۆ ئەو شارە. بە پەیوەندانەی کە بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، ڕژێمی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ سەردانی مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ڕژیم لە شاری سنە هێزێکی زۆریان ڕەوانەی ئەو شارە کردووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ کاتژمێر 7:40 خولەکی بەیانی ئەمڕۆ مەسعود پزیشکیان گەیشتوۆتە شاری سنە و هاوکات لەگەڵ گەیشتنی هێزێکی زۆری سەرکوت و سەربازی ڕەوانی پارێزگای سنە کراون. هاوڵاتیانی خەڵکی شاری سنە بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک ئاماژە بەوە دەکەن کە سەردانی پزیشکیان لە شاری سنە بێ ئەنجامە و شایانی باسە سەرەڕای هەوڵی فەرمانداری شاری سنە بە مەبەستی پێشوازی خەڵک لە سەرۆکۆماری بژاردەی ڕژیم نەک تەنیا خەڵک پێشوازیان لێ نەکردووە، بەڵکو بایکۆتی هاتنیان بۆ شاری سنە کردووە. برینداربوونی ئەندامێکی ئەنجومەنی ژینگەی پاژینی بانە. ڕۆژی چوارشەممە 4 خەزەڵوەری 1404 هەتاوی ئەنجومەنی ژینگەی پاژینی شاری بانە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەی بەوە کرد کە ئەندامێکی ئەو ئەنجومەنە لەلایەن قاچاقچیانی دەرەوە هێرش کراوەتە سەری. ئەو ئەنجومەنە لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژە بەوە دەکات کە پاش بیستنی هەواڵی ئاگرگرتنی پشتی دەرگا شێخان و کانیبەن چەند تیمێک بە مەبەستی کوشانەوەی ئاگرەکە ڕەوانەی ئەو ناوچەیە دەکرێن، بەڵام لەگەڵ چەند قاچاقچێکی دار لە ناوچەکەدا ڕوبەڕوو دەبنەوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵیش کاتێک ئەندامانی ئەنجومەنی پاژین هەوڵی ڕێگری لە بڕینەوەی دارەکان لەلایەن ئەو کەسانەوە ئەدەن هێرش دەکرێتە سەریان و ئەندامێکی ئەو ئەنجومەنە بە سەختی بریندار دەبێت و دواتر ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت. ناڕزایەتی کرێکارانی ئیدارەی ئاوڕۆی شاری کرماشان. ڕۆژی ڕابردوو کرێکارانی ئیدارەی ئاوڕۆی شاری کرماشان بە بڵاوکردنەوەی بانگێژنامەیەک ڕایانگەیاند کە ڕۆژی شەممە حەڤەی خەزەڵوەر دژ بە کەمبوونی هەڵدەستەکانیان کۆ دەبنەوە. کرێکارانی ناڕازی لە بەیاننامەکەدا ڕایانگەیاندووە کە بۆ ماوەی زیاتر لە 4 مانگە لەلایەن بەرپرسانەوە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. کرێکاران لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژە بەوە دەکەن کە سەرڕای بارەها ناڕزایەتی دژ بە کەمبوونی هەڵدەست و پێنەدانی هەڵدەستە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانی ئیدارەی ئاوی ئەو شارەوە بایەخ بە داخوازیەکانیان نادرێت و جەخت لەسەر ئەوەش دەکەنەوە کە
تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕەزایەتیەکانیان. تاڵانی دارستانەکانی باکووری کوردستان لەلایەن ڕژێمی تورکیاوە. بە پێی راپۆرتەکان دارستانەکانی ناوچەی گاباری باکووری کوردستان لەلایەن هێزەکانی سەربەڕژێمی تورکیا تاڵان دەکرێت و ڕێگەی ناڕەزایەتی بە خەڵکیش نادەن. بە پێو راپۆرتانە دارستانەکانی ناوچەی چەرناخ، چیاکانی گابار، جوودی و باسا ماوەی زیاتر لە 5 ساڵە تاڵان دەکرێن و لەلایەن هێزەکانی سەربەڕژێمی تورکیاوە بە ڕێژەیەکی بەرچاو لە ناوبردنی سروشتیە و ناوچەیە بەرز بووەتەوە. ژینگە پارێزانی باکووری کوردستانیش هۆشداریان داوە لە ئەگەر ئەم بابەتە کۆتایی نەهات ئەم کردەوە دژە ژینگەی ئەم ڕژیمە ژینگەی ئەو ناوچەیە تووشی زیانێکی زۆر گەورە دەکاتەوە و کە بۆ دەیان ساڵیش قەرەبوو ناکرێتەوە. هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵی سەمەد پورشە. سەمەد پورشە بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی شاری یاسووچ بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕایگەیاندووە کە هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی هێرشیان کرد سەر ماڵەکەی. ئەو هاوڵاتیە لە ڤیدیۆیەکدا ئاماژە بەوە دەکات کە پاش بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک کە تێیدا وێنەی خامنەی ڕێبەری ڕژێمی کۆماری ئیسلامی ئاگدراوە، ئەو هێزانە هێرشیان کرد سەر ماڵەکەی. شایان یان بڵێن شایانی باسە هێزەکانی ئیداری تڵاعاتی ڕژیم لە دەست بەسەرکردنی ئەو هاوڵاتیەدا سەرکەوتوو نەبوون و سەمەد لە شوێنێکی نادیاردا خۆی هەشارداوە. هۆشداری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت باگەری لە سێداردانی 6 بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانەکانی ڕژیم دوایین هەواڵ. ڕۆژی ڕابردوو مایساتۆ راپۆرتەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری مافی مرۆڤ لە ئێران لە بەیاننامەیەکدا سەبارەت باگەری لە سێداردانی 6 بەندکراوی ڕاگیراو لە زیندانەکانی ڕژیم هۆشداریدا. مایساتۆ بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئێکس نیگەرانی خۆی سەبارەت بە ڕەوەندی نایاسایی دۆسیەکانی 6 بەندکراوی سیاسی بە ناوەکانی بابک عەلیپور، واحید بەنی عامریان، شاهرۆخ دانشوەرکار، پویا قوبادی، ئەول حەسەن مونتەزەر و سەید محەممەد تەقەوی سەنگدەهی دەربڕیوە و ئاماژەیشی بەوە کردووە کە ئەو 6 بەندکراوە لە دادگایەکی نایاساییدا بە تۆمەتی بەغی حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کاتوسەتی خۆش.